اینجا ئازیزان بەردەوام ببین لەگەڵتان ئەم ماوەیە باو باوی باسکردنی نەخۆشی هانتایە. ڤایرۆسێک جۆرە ڤایرۆسێک بڵاو بۆ تۆ بناوی ڤایرۆسی هانتا. با بزانین نیشانەکانی ئەم ڤایرۆسە چین کە لە کەسێکا دەرکەوێت و لە هەمووشی گرنگتر هۆکارەکانی توشبوونی مرۆڤ بە ڤایرۆسی هانتا خۆی لە چیا ئەبینێتەوە. زۆر کات لە کاتی سەردەمی کۆرۆنایە ترس و قەلەقی و دڵەڕاوکیەکی زۆر لە ناو دڵی هاوڵاتیانە بەگشتی دروست بوو. ئاخۆ ئەم جۆرە ڤایرۆسەش بە هەمان شێوازی سەرەتاکانی کۆرۆنا مەترسیدارە یاخود نا ئێمە چۆن و بە چ شێوازێک توانین خۆمان پارێزین؟ ئایا زۆر قسە لەسەر مشک و جرج و ئەم بابەتانەکە کە ئەمانە هۆکاری گواستنەوە بڵاوبوونەوەی ئەم ڤایرۆسن با بزانین لە چ ڕێگایەکەوە ئەمانە ئەتوانن ئەم ڤایرۆسە بڵاو بکەنەوە و هەروە زۆر کات لەگەڵ هاتنی وەرزەکانە پێش هاتنی هەر وەرزێک ئەڵەن کوتان بۆ ئەم ڤایرۆسە بکەن بۆ ئەوەی کە سوکتر تووشی ئەو نەخۆشیانە بن. با بزانین هیچ جۆرە کوتانێکەیەک بۆ ڤایرۆسی هانتا جا بە شێوازێکی چڕوپڕ لەسەر ڕێگاکانی خۆپارێزیش گفتوگویەکی چڕوپڕەکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر پەیوەست جەمال کە بەڕێزیان پسپۆڕی نەخۆشە ڤایرۆسیەکان و بەرگری لە شن وەڵامی سەرجەم پرسیارەکان وەرەگرین. دکتۆرێکیان سڵاو لەبێ بەخێر بێ. پانی باش دکتۆرە بەخێر بێت. زۆر بەخێر بێت. دکتۆر سەرەتا پێمان بڵێ با بزانین ڤایرۆسی هانتا یاخود نەخۆشی هانتا چییە؟ بەڵێ زۆر سپاسدانەکەم. زۆر بەخێر بێ. ڤایرۆسی هانتا هەروەکو هەموو ڤایرۆسەکانی تر جۆرێکە لە جۆرەکانی ڤایرس لە ڕێی ئاژەڵەوە گوێزرێتەوە بە تایبەت مشک و جرج. ئەوەی کە ترسی بڵاو کردوێتەوە لە ناو خەڵکە ئەوەیە کە ئەم ڤایرۆسە ڕێژەی مردن پێی زۆرە. لەبەرەوەی کۆڤید بە هەموو خراپیەکانیەوە گەیشتە لە 102 مردن بە تایبەتی لای ئێمە لەخوا لە 100 شەوە بوو. ئەلەم ڤایرۆسە چۆنە؟ لەمەیە لە هەموو سێ کەسێکە یەکێکەم رێپی لە 140 بۆ 35 بۆ 40 زۆر زیاترە. جۆریکی هەیە ئەوەی ئاسیا لە منتیقی ئاسیا کە بڵاوە بێتەوە لە 100 بۆ 120 ڕێژەی مردن پێی بە پێی جۆرەکەیە گۆڕێ. باشە دکتۆرە پێوەست ئەمە ڤایرۆسێکی تازە یاخود پێشتر هەر هەبوو ئێمە تازە بیستومانە؟ نەخێر هەر هەیە ئەمە لە ناو مشک و جرجە هەر بڵاوە بەڵام لەکوێ زۆر بڵاوە بێتەوە لە شوێنێکا بۆ نمونە کۆگایەک مشک و جرجی زۆری تیابێ تەهوێی تیانە بێ گۆڕانی هەوا گۆڕکەی تیانە بێ و لەمانەیە لەو شوێنەیە هەیە تاوان پیسایی مشک و جرجی تیابێ ئەم شوێنە لە ناو هەواکەیە بڵاوە بێتەوە میزی مشک و جرجەکە پیساییەکەی هەر شلەیەک لە مشک و جرجەکەەوە بێت ئەمە ئەبێتە هۆی گواستنەوە. اینجا مرۆڤ چەندێک بەرکەوتەی ئەبێ لەگەڵ ئەمە ئەبێتە ئەوەی کە چۆنە گوێزێتەوە چونکە یەکێ لە سیفاتەکانی ئەم ڤایرۆسە ئەوەیە تەنها یەک جۆریانی هەیە کە لە مرۆڤ بۆ مرۆڤە گوێزرێتەوە ئەویش لە ئەمریکا هەیە یعنی پێوترێ ئەندێس. ئەم جۆرەیە کە ئەبێتە هۆی ئەوەی کە لە ناو مرۆڤ بڵاو بێتەوە و ئەو کەشتیە گەشتیاریش کە تایە بڵاو بێتەوە هەمان ئەو سرینەی تیا بڵاو بۆتەوە لە ڕێی دوو کەسەوە کە هەڵگری ڤایرۆسەکە بوون و لە ئەرجەنتین و وابزانم لە ئەرجەنتینەوە بەڵێ لە ئەرجەنتینەوە کە هاتوون هەڵگر بوون بۆ لەوێ دەرکەوتووە لەبەرەوەی ماوەیەکی زۆری پێویستە بۆ ئەوەی کە ڤایرۆسەکە گەشە بکا و دەرکەوێنشانەکان یەک بۆ 8 هەفتەیەوێت 1 بۆ 8 هەفتە. نیشانەکانی سەرەتاوەکو ئینفلۆنزا سەرێشەیە تایە یاندایە زراندنە ماسوولکەکانی ئێشێ کەسەکە هەموو ئەمانەیە بەڵام لە دواترە نیشانەکان قورسە بن کە بە پێی بەرگری لەشی کەسەکە و ئایا چەندێکیشی ڤایرۆس وەرگرتووە طبعاً ئەم قسەیە بۆ هەموو ڤایرۆسێک وایە بۆ هەموو ڤایرۆسێک ئینفلۆنزایەکی ئاسایی کەسێک چەندێک وەرەگرێ و بەرگری لەشی کەسەکە خۆی چۆنە هەمووی کاریگەری هەیە لەوەی نیشانەکان چۆن بە توندی دەرەکەوێیانە. باشە دکتۆرە زۆر کات ئەمە کە بڵاو بۆ لە میدیاکانە بوون لە تۆڕە کۆمەڵایەتەکان ئێستا خەڵکی خۆمان زۆر ترساون بەڕاستی ئەو خەڵکانی کە زۆر بەرکەوتنیانەیە لەو شوێنانەی کە مشک و جرجی لێ بە تایبەتی ئەو کەسانی کە لە دەواچینەکان ئیشەکەن ئەو کەسانی کە لە معمەلە گەورەکان ئیشەکەن ئەو کەسانی کە لە کۆمەڵێ معمەلی شیرینی گەورەیە ئیشەکەن ئەو کەسانی کە مەخزەنی زۆر گەوریانێ بۆ ئەمانە باسەکەم ئەمانە زۆرترین مشک و جرج لەویا کۆبن. ئایا ئەم بۆی کە خەڵک زیاتر لای ڕوون بێ ئەم کەسانە چۆن خۆیان بپارێزن لەوانەیە هەتا ئەم هەواڵە بڵاو نەبوو بێتەوە زۆر جار کەسەکە ئیشیشی کردووە و
گوێشی ناوەتێ و جرج و مشکەکەش لەبەر چای ڕۆشتووە بەڵام ئێستا لەوانێت زۆر کەسێ هەر نەچێتەوە بۆ شوێنێ لەوانێ بڵێ من دەردی بەڕێز باسیەکەی لەوانێ ئەم پاشماوەی جرج و مشکە بڵاو بێتەوە لەگە خۆراکێکە یاخو من و تۆی هاوڵاتی ئەم خۆراکی لە مەغزانەکانەوە بۆمانێ گوناحمان چیە بەرمانەکەوێت قسەکە زۆر باشە ئەمانە چی بکەین لەگەڵ پێش هەموو شتێ مەرج نییە هەموو مشک و جرجیەکە هەڵگری ڤایرۆسەکە بێت ئەمە یەک دوو پاک و خاوێنی کەسەکان زۆر دەوری هەیە لەوەی کە خۆپارێزی دوور بێ لە نەخۆشیەکە ئەو جۆرەی کە منێڵم خراپە و کە بۆ لە مرۆڤ بۆ مرۆڤە گوێزرێتەوە طبعا ئەم ڤایرۆسە خۆی دوو لە ئەوروپا و لە ئەمریکا لە ئەوروپا و لە ئاسیایە هەیە بڵاوە لە ئەمریکایە ئەو جۆرانەی لە ئەمریکا بڵاون ئەوانن کە کاریگەریانە بێ لەسەر کۆئەندامی هێناسە ئەو جۆرەی لە ئەوروپا و ئاسیایە ئەوانن کە کاریگەریان هەیە لەسەر گورچیلە و ئەو جۆرەی کە پێوترێ ئێستا پەتای خوێن بەربوون ئەوش خوێن بەربوون دروستەکە بەس وەکوتم لەبەری ڕێژەکە ئەوە نەکەمە هەتاکو ئێستا ڤاکسینیشی نییە ئەمە باشە ئێمە چی بکەین بۆیە خۆمان بپارێزین یەکەم شت دوژمنی هەموو نەخۆشیەکی ڤایرۆسی ترسە چونکە تۆ کە ترسایی یعنی بەرگری لە شت لاواز بوو کە بەرگری لەش لاواز بوو دوای ئەوە چی ڕۆیە دوای ئەوە نەخۆشیەکە بە ئاسانی پێتەوێرێ ئەم قسەی من بۆ هەموو نەخۆشیەک ڕاستە کە تایبەت بۆ نەخۆشیە ڤایرۆسیەکان ترسی ناوێت خۆپارێزی ئەوەیە کە تۆ بزانی و شوێنێکەیە مشک و جرجی زۆرتیایە پێویستەکە تەهویەکی باشی بۆ بکرێ هەوا گۆڕکەیەکی باشی بۆ بکرێت باشە ئەو بکرێتەوە چه سوودێکی هەیە دکتۆر بۆ نمونە ئەگەر هەوا گۆڕکیەکە نەبێ یاخود ئەگەر هەوا گۆڕکیەکە هەبێت چ جیاوازی کێبێت خۆ مشکەکانی هەر لێن وانە مشکەکە ئەبێ بابێ شوێن ئەو شوێنەی مشکی تایە هەوڵی پاکردنەوەی شوێنەکە بدرێ کونی زێرا بە دیوارە هەمووی ئەمانە بگیرێ پاک بکرێتەوە کە پاکرایەوە یەکێ لە شتە گرنگەکان و ئاسانترینە فاست باشترین پاکەرەوەیە بۆ لە ناوبردننی هەموو جۆرە ڤایرۆسێ بە تایبەتی ئەم ڤایرۆسە یعنی بکرێ بە سپرایەک و ڕۆژانە بڕژێنرێ لەو شوێنەی کە کەسێک گومانی ئەوەی ئەکات کە ئەم شوێنە مشک و جرجی زۆرتیایە پاک و خاوێنی خواردنێک کە سەرکراوەیەک بۆ ماوەیەک بەجێ ماوە یعنی هەموو ئەمڕێکارانە شتی ئاسانەکەم بۆ هەموو حاڵەتێکە گیرێتە بەر دکتۆرە لە کێڵگە کشت و کاڵەکانە کە مشک و جرج بۆ منە بەنا ئەو بابەتانەیە بڕۆن ئەمە مەترسی نابێت لەسەر ئەو بەرگومانەی کە ئێمە دواتر بەکاری هێنین ئەو گومانە زیاترەکە بەتەکیید بەس وەکو وتم تۆ لەوێ چیت هەیە دەرمانت هەیە بێ دەرمان بەکار بهێنرێ بۆ ئەم حاڵەتانە بۆ ئەوەی نەهێڵڕێ بڵاو ببێتەوە زۆر وەکو مەرجنی هەموو مشک و جرجێک ئەمەی هەبێ یعنی وەکو چۆن سەرەتاکە عفونکەوەیان نەزانی ئایدزە وانە بوو لە کۆڤیدە ڕاستە ئەمە ئایدز نییە یعنی لە مشک و جرجەکەشا هیچ نیشانەیەکی نەخۆشی بە مشک و جرجەکەەوە دیارە بێت نەخێر کە بزانی ئەوە نەخێر هەڵگرن ئەوانە هەڵگرن زۆربەی نەخۆشیە ڤایرۆسیەکان کە لە ئاژەڵەکانەوە بۆ ئێمە ئەگوێزرێنەوە ئەوان تەنها هەڵگرن بەڵام یەک ڕووناکی هەیە لە بابەتەکەیە ئەوەیە هیچ هەموو جۆرەکانی ڤایرۆسەکە تقریبا نزیکەی 20 بۆ 25 جۆری هەیە هەر هانتا ڤایرس لە شوێنە جیاوازەکان کە بڵاوە هەمویان بەو دەرەجەیە ترسناگرین وەکو وتم تەنها یەک جۆریان هەیە کە لە مرۆڤ بۆ مرۆڤە گوێزرێتەوە و لەسەر ئەم کەشتیەش کە ئەم هەموو خەڵکەی تیا بووە ئەم بەرکەوتنی تیا بووە یەکێ لە شتەکانی تر کە ئەم ڤایرۆسە نەقڵە بێ بۆ مرۆڤ ئەوەیە کە بۆ ماوەیەکی زۆر لە شوێنێکە بەیەکەوە نزیکی هەبێ لەگەڵ یەکێکا کە هەڵگری ڤایرۆسەکە بێ ماوەیەکی زۆر بە بەردەوامی وەکوتم لەبەرەوەیە نیشانەکان لە نزیکەی 1 بۆ 8 هەفتەی پێچێتە دەرەکەوێت کە ئەمە بۆ پێوترێت لە لای ئێمە لە زمانی خۆمانە ئەوانی کە ئیشی ڤایرۆسەکەن پێوترێ ماوەی زۆربوون و زیادکردنی ڤایرۆسەکەیە ئەمە ئەلەمە جامەرجنیە هەر کەسێکیش کە گرتی پێی بمرێ خەڵکێکی زۆر توش بووە لەسەر ئەم کەشتیە بەڵام هەمووی نەمردەوەنی من تا ئێستا بزانم 3 کەس مردوون پێی خۆی هەمووی شەکێت و سەرەوەی جەنابەتێڵی پاک و خایانی خۆ و ترس نەبێ لە بابەتەکە چکە ئێمە ڕۆژانە لەوانێت چەندەیەکی کە کۆمەڵی ڤایرۆسی کەمان بۆ بێت یعنی تو بەردەوام ڤایرۆسانە بە بەردەوامی شتی تازەیان یا دروستە بێ بە تایبەتی ئەم ڤایرۆسە لەبەروی هەڵگری ترشەناوکی RNA ئێمە دوو ترشەناوکمانەیە DNA و RNA DNA لەوانەیە کە بە ئاسانی گۆڕانی تیا ڕوونایە
باشە بە ئاسانی نییە وەکو مەسەلەن ڤایرۆسی تامسک بۆ هەمومان نایگرین بۆ گۆڕانی تیا بەسەر نایە زۆر بەو شێوەیە لەبەرەوەی بە ئاسانی گۆڕان لە جینەکەی ڕوونایە بەس ئەو ڤایرۆسانەی وەکو ئینفلەوەنزا وەکو کۆڤید وەکو ئەم ڤایرۆسە هەڵگری ترشەناوکی RNA کە گۆڕانی تیا ڕوویە بە ئاسانی چانابێتەوە بۆیە دایمە سترێنی تازە ڕوویە لە ناو ئەمانە باشە کەواتە حەزەرکردن هەر گرنگە یعنیمە بتوانین بەردەوام چاودێری خۆشمان بکەین بڵێ هەموو شتێ پشتگوێی خۆمان ناخین بەڵام لە هەمووی گرنگتر من پرسیارەکەم ئەوەیە زۆر کەسمان هەیە گوەکو کەسی ئاسایی نییە کۆمەڵی نەخۆشیکەی هەیە کۆمەڵی بەرگری لەشی لاوازە لەوانەیە کرد کەسێکی ئاسایی بتوانێت ڕوبەڕووی بێتەوە ئەم نەتوانێت یەکسەر بەرکەوتنی نەخۆشیەکەی زیاتر ئەبێت چۆن ئەمان ئاگیان لە خۆیان بێت چۆن ئەمان خۆیان بپارێزنەوە ینی هەستیان کرد کۆمەڵ شوێنێکی داخراوە ئەوەی کە بەڕێزیێڵە کماوەیەکی زۆرە نەکراوەتەوە بوونی جرج و مشک لەو شوێنەیە هەبووە ئەم کەسانە چۆن لەو شوێنانە خۆیان پارێزن ئەم کەسانە پێویستە کە مەسەلەن کە تۆ زانی بەرگری لەش لاوازە بێ ماسک ببەستی ینی شتێکی زۆر ئاسانە دەستکێژە دەستەکەی بۆ شوێنێک کە ئەزانی ئەم شوێنە لەوانەیە گومان بکرێ پیس بێت دوورکەوتنەوە لە شوێنی قەرەباڵغی و نەمانەوە لە شوێنی داخراوە بۆ ماوەی زۆر تەنانەتها لە ناو کۆمەلگای خۆمانە کە خەڵکێ لە ژوورێکە زۆر دانیشن خێرا دەرگا و پەنجەراکرێتەوە ئەمانەوە لەم جۆرە شوێنانەیە بۆ تا ئەم ڤایرۆسانە هەبن ئەبێ خۆپارێزی لە بەم شێوەیە بێ کە تۆ لە شوێنی داخراوە زۆر نەمێنیتەوە ماسک بەکاربێنی پاکوخاوێنی کەسی زۆر زۆر گرنگە نەکەوتن لەگەڵ کەسانێکە کە ئەزانی گومانەکرێ نەخۆشییان هەیە بە تایبەتی نەخۆشیە ڤایرۆسەکان چکە بە ئاسانی نەقڵە بێ باش دکتۆر ماوەی مانەوەی ئەم جۆرە ڤایرۆسە لە ناو ژینگایە چەندێک کاتی پێویستە بۆ نمونە مشکێک بەسەر ئەم زەویە ڕۆیشتۆ ئەو ڤایرۆسی هەبوو ماوەی مانەوی ڤایرۆسەکە لەو ژینگەی کلەی بووە چەندێکە دوای چەندێکی ترامێنێ بەپێی ڤایرۆسە گۆڕێ ڤایرۆسی ئەم هاانتایە بەڵێ بەس بەگشتی بەپێی ڤایرۆسە گۆڕێ ئەم ڤایرۆسش هەروەکو هەموو ڤایرۆسەکانی ترواییە ڤایرۆس پێویستی بە خانەیە بۆیە زۆر بێ و گەشە بکات کاتێکە تۆ خانە و نەبێ شتێکی زیندود نەبێ لەسەری بژی ماوەی مانەوەکەی 4-5 سەعات هەر ئەوەندەیە بەڵام کە زۆرە مێنێتەوە بڵین کە زۆر بێ بۆ نمونە پیساییەکی داخراوە بڵێ ئەمەوە ئاکاکە زیاتر گومانینەکەترمەترسێکە زیاد باشە دکتۆر ئەو کەسانی کە ئاژەڵی ماڵیان هەیە و ئاژەڵی ماڵی بەخێوەکەن ئەشێت بۆ نمونە لە مشکەکەم ئاژەڵە ماڵی ئەم ڤایرۆسی وەرگرتوێت ئەمیش بگوێزێتەوە بۆ مرۆڤ تا ئێستا هیچ زانیاریەک نییە لەسەر ئەو بابەتە بڵێ نەخڵ بێ بۆ ئاژەڵێکی گەورە اینجا ئاژەڵە گەورەکە نەخێرنیمانەشتیوە تەنها لە مشک و جرجە تا ئێستا سەرچاوەکەی بەڵام ئەوەی کە توێژینەوەکان باسیەکان باسی لێواکرێ ئەڵێ گۆڕانی کەشوهەوە زۆر زۆر دەوری هەیە لە بڵاوبوونەوەی ئەم ڤایرۆسەیە بە تایبەتی بارانی شوێنێک بارانی زۆر شێی زۆر ئەمانە کاریگەری زۆر زۆری هەیە لەسەر ئەوەی کە ڤایرۆسەکە بتوانێت بۆ ماوەیەکی درێژتر بمێنێتەوە و واتە خێراتر بڵاوێتەوە بڵێ لە ژینگەی شێدار و باراناوی زۆرە باشە باسی ئەو بکەین کە زۆر کەس هەیە بەوەی خواردنەوە زۆر جار هەیە تۆ فەردێ برنجیان فەردێ شەکر فەردێ ئار لە ماڵێکە هەیە مشکێک بەرکەوتنی هەبوو لەگەڵ یان سوور ئەزانی کەچی بەلە دڕانی دەمی مشکە بەکارنەهێنانی باشە یاخود چۆر مامەڵە لەگەڵم بابەت یعنی زۆر کەسێ لەوانێ ئەڵێ بەشێکی لێلا بە و بەشەکەی کە ینی بووی ئەمە بۆ هۆشیاری بۆ ماڵان بۆ خەڵک گرنگە مامەڵێ لەگەڵ شتانە بەتەکید نابێ بەکار بهێنرێ هیچ خواردنیە کە ئەزانی بەرکەوتەی هەبووە لەگەڵ مشک بێت جرج بێ هەر نەوە عشتێک بێت لەم بابەتانە نابێت تەنانەت ئەگەر زانرا خنەوەی خواردنەکەش تامی گۆڕاوە بۆ نمونە ئارت ئێستا ئێمە شوێنانی کە گەنمیتیا هەڵەگیرێ زۆرترین مشک و جرج لەوێ هەیە وەنیە بەڵام کە ئەزانی تامی ئاردەکە یان خواردنەکە بەداخەوە کە ئێستا سۆدە زۆر بەکارهێنرێ یەکێ لە مشکیلەکانەوەی تۆ نازانی تامی هەستی هەست بەو تامە ناخۆشە ناکەی کە ئاردەکە هەیەی لەبەر ئەوەی کە مەوادی تر کە سۆدەی تێکراوەکەەوە کاتۆ ئەم تامەد لێ ئەشارێتەوە بەڵام کاتێکە تۆ گومانێکی خواردنێک پیس بووە بە هیچ جۆرێک نابێ بەکاربێن باشە دکتۆر هیچ گروپێک لە خەڵک هەیە کە ئەگەری توشبوونیان بەم جۆرە ڤایرۆسە زیاتر بێ لە چاو خەڵکانێکی ئاسایی واتە پرسیارەکەم مەبەستم ئەوەیە زیاتر بۆ نمونە کەسێک جۆرێک نەخۆشی هەبێت ئەم جۆرە نەخۆشیە زیاتر هەان دەربێت بۆ ئەوەی یاخود کار ئاسانی بکات کە ئەم ڤایرۆسە بێتە جەستێ ئەم کەسەوە
شتی وا هەیە بەڵێ کەسێک کە بەرگری لە شیلاوازە ئەمانە یەکەم کەسن کە زۆر بە خراپی تووشی ئەم ڤایرۆسە ئەبن کەسێک کە هەکو ئەندامی هەناسەی باش نییە خۆی باش نییە بە هەر هۆکارێک بێ ئەمیش هەر عینەشتا چونکە هەموو کەسێک کە بم ڤایرۆسە ئەو کەسانی کە تا ئێستا مردوون بەهۆی خودی ڤایرۆسەکەەوە نییە کە ئەمرێ بەهۆی بەرگری لە شەوەیە کە پەلاماری ئەوە ئايات ئەندامەکانی ناوەوە ئايات ئەوە ئەکات بریناری ئەکاو ئەو کۆ بێتەوە التیهابات زۆرە بێ هەوکردن کە زۆر بوو ئەبێ بە تەنگە نەفەسی ئەمەوە ئەکات کە نەخۆشیەکە خراپتر بێ طبعاً خەڵکێکی زۆری شێوەکوتم توش بووە لەسەر ئەم کەشتێ گەشتیارێ بەڵام چارەسەر کراون چارەسەری تەواوەتیەکە چییە؟ ماکەکانی نەخۆشیەکە کەمەکرێتەوە بەڵێ مەسەلەن ئەم کەسە لەوانەیە تووشی نەخۆشی بەکتری بێ لەگەڵیا بەکتریاکە کەم کرێتەوە هەوکردن کەم کرێتەوە ئەنتیبایۆتیکی لێ بدرێ ئەنتیبۆدی ئەفو ئەنتیبۆدی لێ بدرێ جۆرێک نەخۆشئینمان هەیە پرۆتینمان هەیە پێوترێ ئینتەرفیرۆن هەر خۆی لە جەستەمانە هەموو خانەیەکمان دەریە ئەگەر هات و ئەمە وەکو دەرمان لە کەسەکەش بدرێ هەموو ئەمانە ئەبنەوەی کار بۆ ئەوەی کە چاک بێتەوە کەسەکە باشە ئێستا هەندێک کەس هەیە ماوەی گوایلات بوو بە مۆدێل کۆمەڵێک لە مشک و جرجیان بەخێوە کرد هەمێسەر ئێستا بۆ ئەوانەی کە هەیەە بەڕاستی ئەمانەتوانستەریش بۆ ئێرە سەر ڕێگری کراوە ئەوانش تیانە بەرکەوتنی هەیە بە و نەخۆشی ڤایرۆسی یاخود جۆری جرج و مشکەکان جیا کراوەتەوە عادەتەن ئەو مشک و جرجانەی کە بەخێوەکرێن ئەوانن کە پیانەوترێت ستیرایل یعنی پاکن یعنی لە نەخۆشیەکان بەدورن بەڵام ئەوانیش چۆن پشیلەیەک بچێت لە ماڵایە بەڵام بڕوا بەرکەوتنی هەبێ لەگەڵ پشیلەیەک لە دەرەوە ئەتوانێ بۆ نمونە نەخۆشیەکە یەکێکە لە پاراسایتەکان لە مشپشیلەی دەرەوە بگوێزێتەوە عینە شتە ئەمیش ئەم مشکانی کە لە ماڵەوە یاخود کە بەخێوەکرێن پێ ئەوەی هامستەر بە تایبەتی ئەویش ئەگەر بەرکەوتنی هەبێ لەوانەیە خۆی ئەسڵەن بمرێ پیانە و ترێستیرایڵ ناتوانن بەرگی زۆر نەخۆشی زۆر کات باسی ئەوە کرا بە تایبەتی و توێژینەوەی کاکرێ بەست باسی ئەم ڤایرۆسە نەکەین بۆ هەموو جۆری ڤایرۆس و ئەو نەخۆشیانەی کە ئیتر ساڵانە باوە بڵاو بێتەوە ئەنوو بۆ منە لەو وڵاتانەی کە بۆ منە هەژار نشینن بۆ نمونە ئەفریقا بۆ نمونە وڵاتانی کە زۆر خواردنی جیاواز بەکارێنن ئێستا بۆ نمونەیان و کۆمەڵی ڤایرۆسی لە وڵاتی چینۆیە چونکە کۆمەڵێک لەوجان لە بەرانەی کە سەریە بڕن و ئەیخۆن لە پشیلێ لە سەگا ئەمانە و بڵاو بێتەوە یعنی ئەمە شتێکی جیهانیە زۆر توێژینەوەی لەسەر کراوە ئەم ڤایرۆسە پەیوەست نییە بە ناوچەیەکی ناوچەگەریەوە بۆ نمونە ناوچەی ئێمە پاک و خاوێنە ئاومان پاکە بۆ نمونە ژینگەمان لە چاو زۆربەی ژینگەکانی کە پاکترە ینی بۆ نمونە ئێستا وڵاتی وەکو هیندستان ڕێژی دانیشتوانێکی زۆری هەیە خەڵکێکی زۆر بەدەست هەژاری و ئەناڵێنێ جرج و مشکیش هیوایەتی هەژاریە لەوانەیە خۆی بینێتەوە سفرە ئەمە تا چەند کاریگەری لەوەی هەیە کە ئەگەری ڕێژەی زیاد بوون لە ڤایرۆس لەو ناوچانە بە ناوچەی کە بگەێنێت یەک خۆشبەختیمان هەیە ئێمە وەکو ناوچەکەی خۆمان با تۆزی باگەری زۆرێک لە نەخۆشیەکان هەیە تەنانەت دکتۆرەکانیشمان بەس لە ناو کتێبا بینیویانە نەخۆشی کە نەخۆشیە ڤایرۆسیەکان نەخۆشی پێست بۆ نمونە زۆرێک لەو نەخۆشیانەی کە لە ڕێی ئاژەڵەوە گوێزرێتەوە ئێمە نیمانە یعنی ئەمە خۆشببختیەکە ینی پێم سەیرەکە خەڵک بەم جۆرە ئەمەنە ترس و گومانی هەیە چەندین جاروتومەتەوە لای من خەتەرترین جۆری ڤایرۆسەکان ڤایرۆسی جگەرە ڤایرۆسی جگەرە ئەویش هەموو نەوەیکی ناو بۆ هەموو کەسێکی ژنە ئێمە خەڵکمان هەیە ڤایرۆسی جگەری توش بۆ هەر نازانێ کە ئەچێ خوێنە بەخشێ ئەیزانێ کە ڕۆژێ لە ڕۆژان تووشی بووە بۆچی هۆکارەکانی زۆرە لەبەرەوە ئێمە تا ئێستاش خواردنی ئێمە کە خەڵک زۆری ئەڵێ وڵا خواردنمان خراپە ئێمە خواردنمان بۆ جۆرە خراپ نییە ئەمە لە ناومان اینجاژی کە شوهەوامان زۆر جیاوازە ئێمە هەر چوار فەسڵەکەمان هەیە ینی وەکو شوێنانی ترنین بەڕاستی کە شەیەکی زۆری هەبێ بارانێکی زۆر بێمە هاوینیت ئەو نەوشکە بێتەوە ناتوانانی تەحملی ئەو گەرمایەکی کە ئینسانێک ناتوانێت دەدەقە لەبەر خۆرا بوەستێ وەنیە لە هاوینە بەڵام وڵاتێکی وەکو هندستان بارانێکی زۆر شەیەکی زۆر نەبوونی پاکوتەمیزی بەو ستاندەرەی کە لە دنیاە هەیە یعنی ئەمانە هەمووی هۆکارن بۆ ئەوی کە ببێتە هۆی ئەوەی کە جۆری نەخۆشی و ڤایرۆسی جیاواز بڵاو بێتەوە
زۆر بەڵام باش. ئێمە خۆشببختین لەمەیە بەڕاستی ئەو جێگەی خۆشحاڵێ میلەتی ئێمە بەڕاستی لە ئەگەر سەیری پاک و خاوێنی بکەین دەگمەنە خەڵکمان هەبێ پیسپۆ بێت زۆر ڕاستە باشە دکتۆر ئەو شوێنانەی کە بۆ منە پاژماوەی مشک و جرج و ئەم بابەتانەی لێیە بۆ منە هەر بە هەڵمژینی هەوا و هەناستی ئەو شوێنە تۆ تووشە بیە سەرە گرێتەوە یاخود بەس ئەبێ دەستت بەریکەوە بەڵێ بێ دەستە بەری بکەوێ چونکە ئەم ڤایرۆسە تا ئێستاش باشە نە CDC نە WHO نەیوتووە کە ئەم ڤایرۆسە لە ڕێی هەناسەدانەوە گوێزرێتەوە زۆر باشە تەنانەت لەو جۆری ڤایرۆسەش کە لە بینی کە پێوترێ ئەندێس لە بینی مرۆڤ بۆ مرۆڤ گوێزرێتەوە ئەڵێ بێت تۆ بەرکەوتنی ڕاستەو خۆتە بێ وەکو کۆڤید و ئینفلەوەنزانیە کە لە ڕێی هەوا و پژمە و کۆکەوە ئەگوازرایەوە ئەموانیە بۆ نمونە لیکی کەسێکی توش بوو کە توش بوو بێ بۆ نمونە شوێنێکی پیسکرد بێ و یەکێکی تر بە دوایە دەستی بەریکەوێ ئەمە ئەبێتە هۆی ئەوەی کە بیگوێزێتەوە باشە دکتۆر باسی لەوە کەوتت نیشانەکانی ئەم نەخۆشیە لە سەرەتای وەکو فەتایەکی وەرزی ئۆنفلۆنزایەک دەرەکەوێت بەڵام دواتر وردە لە ماوەی 1 بۆ 8 هەفتەیە ئیتر نیشانەکانی دەرەکەوێت باوترین و دیارترین نیشانەکانی ئەم نەخۆشیە چیە کە ئیتر کەسەکە زوو بچێت بۆ لای پزیشکی پسپۆر و هەروەها باوترین نیشانە و دیارترین نیشانە کامەیە کە پزیشک ئیتر بۆی دەرکەوێت کە ئەمە تووشی ڤایرۆسیان تا بووە وەکوتم کەسەکەی سەرەتایە بە بە ئازاری جەستەی دەستپێکە یعنی شەتەکی ئەمانە دەستپێکە لە دوای ئەوە ئەم نیشانانە تون دەبێ یعنی تاکە زۆر درێژا کێشێ دانابەزێ باشە هەوکردنی چکە تووشی هەوکردنە بێ ئەو جۆرەی کە لە ئاسیا و ئەوروپایە بڵاوە و کە پێی ئەوترێت بڵین ڕیناڵ فەیڵەر یعنی نەخۆشیەکانی گورچیلە لەوەیە تووشی خوێنبەربوونە بێت ئەو کەسە ئەمە نیشانە هەرە توندەکانێتی ئەو جۆرەی تریشیان کە ئێستا بڵاو بۆتەوە لە ڕێی ئەو ڤایرۆسی بۆ لە مرۆڤ گوێزرێتەوە و لە ئەمریکاشە هەر بە هەیە ئەم جۆرەیان ئەوەی هەناسە کۆ ئەندامی هەناسە کاریگەریەکی زۆر خراپ هەناسە کورتیەکی زۆر تووشی کەسەکە ئەبێ یعنی لە ماوەیەکی کورتە هەناسە کورتی یان ناتوانێت بە تەواوەتی هەناسە بە هیچ پشکنینێکی تاقیگەی هەیە کە دەری خام کەسە تووشی ئەم جۆرە ڤایرۆسە بڵێ بە تاکید نەخۆشی بڵین دوو جۆرمان هەیە لە ڕووی تاقیگەیەوە یەکێکیانەوەیە خوێنی کەسەکە لە ڕێی خوێنی کەسەکەەوە ئەو بەرگریەی کە بۆی دروست بووە قیاسی بەرگریەکە ئاکرێ وەکو ئاپێوتری IgM و IgG بە ئیلایزا ئەکرێ جۆری دووەمیشیان ئەوەی تێستی مختبەری کە پێوترێ مۆلیکولەر لە ئاستی جینیە فەحسەکەکرێ پێوترێ ڕیڵ تایم ئەمەشمان هەر هەیە ئێمەش ئەتوانرێ بەم دوو ڕێگەیە بزانێ ئایا کەسەکە هەڵگری ڤایرۆسەکەی یان دەستەکانی خۆش بێت سپاس بۆ تۆ بەهیوای کە نەبێتە ترس بۆ لای هاوڵاتیان ئەوەی کە گرنگ بۆ ئێمەش ئاماژمان بۆ لەوەی کە بتوانین هۆشیاریمان هەبێت لەسەری بەرکەوتنیشمان نەبێت تەنها کەسێک بێوێ خۆی بپارێزێ نەچێتە شوێنی داخرا بۆ ماوەی زۆر نەمێنێتەوە زانی شوێنێک گوماناویە ماسک و دەستکێش بەکاربێنێ و کار لەسەر بەرگری بکەی یعنی ئیش لەسەر بەرگری خۆت بکەی ئەمە باشترین ڕێگەیە بۆ خۆپارێزی دەست چاو خۆ زۆر سپاس بۆ زانیاریەکانت دەست خۆش بێت